جواتا دەستگاها نیشتیمانیەوە بەرهەم ئینانێ ڕوونشتن خود دگەل ئالیەن کۆمپانیایان فرانسی گرێدان و تێدا وەک پێدڤیەک دەخوازش ئالیەن فرانسا کردن و کارێنەوە بەرهەم ئینانێ لە عێراقێ ئانجام بدەن. ام پێدوین و بەرهەمهێنانە پێشکەتینە بەتایبەتی ژە ئالیە فرانسی وان هەبوونە لە هاتیین خۆ هەنە بەتایبەتی ژە ئالیە تەکنۆلۆژیەکە پێشکەتی لەورە ئەم پێویست بە و بەرهەمهێنانەوەنە ji بۆ ئاواکردنە وان دەڤێرین ku داعش وێران کرین. نزیکی 970 علیکارێنەوە بەرهەم ئینانێ و پرۆژەن زەبەلەح لە عێراقێ چاوەڕێیە جەمجەکردنێنە لەورە وەک دەست پێشخەریەک و بشێوەیەکی فەرمی عێراق گرێ بەسێن وان علیکاران دگەل فرانسا گرێدان. وجود الجانب الفرنسي إن هو إلا دعوة ئامادەبوونا لایەنێ فەڕەنسی ji aliyê me vebû û ev yek bi cîhat derbasbûna wan di nav bazarên Iraqî da wê nêzîkî 970 derfetin kar peyda bike. کۆمپانیایان فرانسی بوو دەست بکاربوون و جەمجەکردنا کارێن خزمەتگوزاری لە عێراقێ دەخوازە دەستەبەربوونێ بکەن داک و سامانێن خۆ ئش بەرزەبوونێ بپارێزن. المواطن ينتظر وهناك مشاريع متوقفة. وڵاتیت چاوەڕێنە هەند پرۆژە هەنە ڕاوستیاینە gelek projên weberhênanê hene li benda rezamendiyê ne şerîketa Fransa herwiha şerîketên din yên biyanî pêgiriyê dixwazin da ku derbarê razandina sermayê xwe dirrihet bin. باش ناوبرنا ڕێکخراوە داعش لە عێراقی پەڕەن و دێتە هەڵدان و دەستپێکەوان پەڕانژی ئاواییکردنا تەفەرێن وێرانبووین و پێشکەشکردنا کارێن خزمەتگوزارینە ولدوردا کۆمپانیایان فرانسی ئامادەبوونیا خۆ بوو بەرهەمهێنانە لە عێراقێ واژووکردن داکو پێنگاوان و لەڤی وڵاتی دەست پێ بکەن لە بەغداد نزار عەبدوڵڵا دەنگی ئەمریکا.